سڵاو هاوڕێنی خۆشەویست، هیوادارم باش بن. شەڵانی ئەمەڕۆ تێستی کامرەیەکی تازە ئەکەین، بزانین ئایا بەڕاستی کامرەیە بە دڵمانە بێت جێ ڕزامەندی ئێمە یان نە. لەوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی ڤیدیۆ.
بەدایدا هاتیینە لە کۆتایی ویدیۆکەمانە هیوادارم یاری بێتم بنێن بگەر بۆ باسی بتوانێت ئینشاءڵڵا ئێوە لەگەڵما بێنوانێ بۆ ڤیدیۆی داهاتووتر لە شوێنی جیاوازتر لە خزمەتان نابن چەناڵی ئاگرین خەڵەتان بیر نەچێتی سەبسکرایبتان سەبسکرایب بکەن ئینشاءڵڵا تا بڵۆگی دیکەر و ڤیدیۆی دیکەر بەخوا گەرتان سپێرین خوا دامەگەن